ناوەڕۆکی وەڵامی سوودانی بۆ نامەکەی بارزانی ئاشکرا بوو. قوبات تاڵەبانیش بەڕەسمی چووە پاڵ مەسرور بارزانی. ستاندەر زانیاری نوێ لەبارەی ڕووداوە گەورەکەی چەکدانانی گەریلا ئاشکرا دەکات. بەهۆی شکستی حکوومەتی هەرێم شەپۆلێکی فراوانی کۆچ دەستی پێکرد و ژمارەیەکی مەترسیدار ئاشکرا بوو. ئەگەرچی چاوەڕێ دەکرا لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران موچەی هەرێمی کوردستان خەرز بکرێ، بەڵام هیچ بڕیارێک لەبارەیەوە دەرنەچوو. سوودانی لە کۆبوونەوەکە ڕایگەیاندووە ناتوانێت بەبێ گەیشتن بەڕێکەوتن هیچ پارەیەک بۆ هەرێم بنێرێ. وەتیشی لیژنەیەک بۆ لێکۆڵینەوەی زیاتر پێک دێهێنن و پێویستە حکوومەتی هەرێم لە جێی نامە و هەڕەشە و مەرجەکان جێبەجێ بکە. ئەوە لە کاتێکدا دوێنێ شەو میدیاکانی پارتی ڕایەنگەیان مەسعود بارزانی دوایین هۆشداری بە سوودانی داوە و ئەمڕۆ لەژێر فشار سوودانی ناچار بەناردنی موچە دەکەن. هاوکات قوبات تاڵەبانیش مەرجەکانی بەغدای بە مەترسیدار وەسف کردو. ڕایگەیان ئەگەر بچینە ژێربار لە داهات و شتێک بە ناوی هەرێم نامێنێت، بەمەش بە ناڕاستەوخۆ پشتیوانی خۆی بۆ سەرۆکی حکوومەت بۆ نەچوونە ژێرباری مەرجەکانی بەغدا ڕاگەیان. بڕیارە کۆتایی ئەم هەفتەیە گروپێک لە گەریلا لە شاخدا بزن لە مەراسیمێکدا لە سنووری سلێمانی چەکەکانیان دانێن. بە پێی میدیای قەندیل لە نێو گەریلاکان کەسانی پلەداریشی تێدا دەبێت. لە مەراسیمەکە بڕیارە چەندین کەسایەتی بانکێش بکرێن. ئەگەرچی سەرەتا بڕیار بوو مەراسیمەکە بە شێوەی ڕاستەخۆ بگوازرێتەوە، بەڵام لە ڕاگەیەندراوێکدا دوێنێ کەجەکە ڕایگەیان پلانەکە گۆڕاوە و ڕاستەخۆ پەخش ناکرێت. بە پێی زانیاریەکان قەندیل ترسی لەوە هەیە ئەوڵێکە بێ بۆ دروستکردنی کێشە بۆ پرۆسەکە بەخش نەکردنی خۆپاراستنە لەو ئەگەرە. ئەمڕۆژ بۆ هەمان پرز ئیبراهیم کاڵن سەردانی بەغدای کرد لەگەڵ سوودانی لەسەر پرۆسەی یاشتی کە ئەوان پێی دەڵێن تورکیای بێت تیرۆر کۆ بۆتەوە. لە دەڤەری ڕاپەڕین شەپۆلێکی فراوانی کۆچی نایەسایی بۆ ئەوروپا دەستی پێکردوتەوە. تەنها لە مانگی ڕابردوو 300 بۆ 400 گەنج لە دەڤەری ڕاپەڕین لە ڕێی لیبیا چوونەتە ئەوروپا. سەرەڕای ئەوەی ڕێی لیبیا بە مەترسیدارترین ڕێگا بۆ گەیشتن بە ئەوروپا دادەنرێت. هاوکات دوێنێ شەویش لە ناحیەی ژاراوە ئاسایش دەستی گر بە پاسپۆرتی ژمارەیەک زۆر لە گەنجی سنوورەکە کە دابوویانە نووسینگەکانی وەرگرتنی ڤیزا بۆ ئەوەی گەشت بکەن. بەم هۆیەشەوە ژمارەیەکی زۆر گەنجی سنوورەکە ڕژانە سەر شەقام و لەژێر فشار پاسپۆرتەکانیان بۆ گەڕێنرایەوە. بەهۆی شکستی دەسەڵات و بڵاوبوونەوەی بێکاری ماوە شەپۆلی فراوانی کۆز لە شار و شارۆچکەکانی کوردستان دەست پێ دەکاتەوە. دەسەڵاتیش لە جێی چارەسەری هۆکارەکانی کۆچپەنا بۆ ڕێگری لە گەنجان دەکات.